بەڵگەکانی ژیانی دواڕۆژ نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. گرنگیدان بە سادەترین شتەکان بەڵگەی دواڕۆژە. پێم وایە لەم بابەتەدا تەنها نمونەیەکی بچووک بەس بێت. مادەی سلیلۆز لە درەختەکاندا هاوشان لەگەڵ مادەی لینیندا پایەی بنەڕەتی قەدی درەخت و تەختە پێک دەهێنێت. سلیلۆز کە لە مادە پیشەسازیە جۆرا و جۆرەکاندا بەکاردەهێنرێت، بە تایبەتی لە پیشەسازی دروستکردنی کاغەزدا پێگەیەکی بەرچاوی هەیە. لەلایەکی دیکەوە سلیلۆز بەهۆی لاستیکی بوونیەوە چەمانەوەی هاوشێوەی بەڕکۆعدا چوونی درەختەکان و نەشکانیان لەم کاتەدا دەستەبەر دەکات. توانەوە و هەرسکردنی سلیلۆز کارێکی زۆر قورسە. مرۆڤ گەر مادەی سلیلۆز بخوات ناتوانێت هەرسی بکات. تەنها ئاژەڵە کاوێشکارەکان بەهۆی ئەو ئەنزیمە جۆرا و جۆرانەی دەری دەدەن دەتوانن مادەی سلیلۆز شی بکەنەوە. سلیلۆز لە جەستەی ئاژەڵاندا دەبێتە شتێکی سوودبەخش کە پاشان ئێمەش سوود لەو ئاژەڵانە دەبینین و تەنانەت پاشەڕۆکەشیان وەک پێین بەکاردەهێنین. هەروەک بڵێیت ئاژەڵەکان وەک کارگەیەک بۆ گۆڕینی مادەی سلیلۆز بۆ شێوەیەک کە سوودبەخش بێت کار دەکەن. بەڵام ئاژەڵەکان ناتوانن ئەو هەموو مادە سلیلۆزیەی کە هەیە بخۆن. هەر بۆیە هەندێک لەو مادە سلیلۆزیەی دارەکان دەکەونە سەرزەوی. ئەمەش بەهۆی چالاکیە ژیری سەرسامکەرەکانی بەکتریاکانی زەویشی دەکرێنەوە بۆ کۆمەڵێک گەردیلەی بچووک. لەلایەکەوە خاک سوود لەم مادە نوێیانە وەردەگرێت و لەلایەکی دیکەشەوە سەر ڕووی زەوی لەم پێکاتە بۆ ناخۆشانە ڕزگار دەکرێت و پاک دەکرێتەوە. نابێت کاری بەکتریاکان بە چاوێکی کەمەوە تەماشا بکەین. با بەم شێوەیە بیر بکەینەوە. ئەگەر لاشەی ئەو مرۆڤانەی لە سەردەمی حەزرەتی ئادەمەوە هەتا ئێستا مردوون و پاشماوەی ئەو ئاژەڵ و ڕووەکانەی لە سەرەتای دنیاوە تا ئێستا ژیانیان کۆتایی هاتووە شی نەکرایەنەوە و لە ناو نەبرانایە داخۆ پاشماوەیەک لە ژیانی ئەمڕۆ دەبیندا، لە ڕاستیدا هێندە پێویست بە درێژکردنەوەی بابەتەکەش ناکە. گەر بۆ ماوەی تەنها چەند ساڵ ئەو مێشانەی کە دەمرن بە کردداری شیکردنەوەدا نەڕۆن، ئەوە ڕووی زەوی بە ئەستوری چەند سانتیمێک بە مێشی مردوودا دەپۆشرێت و مرۆڤیش جێی هەنگاونانی بۆ نادۆزرێتەوە. وەک دەبینرێت جەنابی حەقکاری گەورە بە بچووکترین بوونەوەران ئەنجام دەدا. بەو بەکتریایانەی لە نێو مشتێک خۆڵدان بە ملیۆنانیان هەن، ئەرچی پاکردنەوەی سەرزەوی بەڕێوە دەبات. بەڵێ، ئەو پەروەردگارەی سلیلۆز و بەکتریا بێپەروە و سەرگەردان جێنەهێشتووە و گرنگیدانێکی هێندە مەزنی لە بەرامبەر ئەم بوونەوەرە سادە و بچووکانەوە نیشانداوە چۆن دەکرێت بوونەوەرێکی وەک مرۆڤ کە سوڵتانی نێو بوونەوەرانە بێپەروە و سەرگەردان جێبهێڵێت. نەخێر، ئەمە هەرگیز ڕێی تێناچێت. بەڵگەکان دیسانەوە بەڵگەکان. کاتێک برینێک لە جەستەدا دروست دەبێت، گەر ئەو برینەدا بخرێت پەترۆکە ببەستێت و پاشان بە فڕێدانی ئەو پەترۆکەیە خۆی نۆژەن بکاتەوە، ئەمە بەڵگەی زیندوێتی ئەو ئەندامەیە کە برینەکەی تێدا دروست بووە. میوە سەرنجمان بۆ لای ئەو درەختە بەردارە ڕادەچێشێ کە میوەکەی گرتووە. نیشانەکانی سەرڕێ هەواڵمان دەربارەی تێپەڕبوونی ڕێبواران پێدەدەن. گەر لەو جێی پێیدا گوزەر دەکەین چۆڕاوی ئاو هەبێت، ئەوە نیشانەی بوونی ڕەجی ئاوە لەو شوێنەدا. بە هەمان شێوە لە مرۆڤیشدا نیشانە و چۆڕا و نۆژەنکردنەوەی وەها هەیە کە ناکرێت سەرنجی تەماشاکاران بەرەولای دواڕۆژ ڕانەچێشێت. داخۆ ئەو مرۆڤەی لە نێو چوارچێوە سنووردار و دیاریکراوەکاندا قەتیس ماوە لەکوێوە بیری هەمیشەیی بوونی بۆ هاتووە. ناکرێت بوترێت ئەو خۆ بەخۆ بووەتە خاوەنی بیرێکی لەو شێوەیە. لەم جیهانەدا هیچ بوونەوەرێکی دیکەش نییە کە بتوانێت ئەم ئیلهامە بە مرۆڤ ببەخشێت. کەوا بێت ئەم هەستەی ئەو لە بنەڕەتدا بریتیە لەو پەیامانەی لە جیهانێکی دیکەوە بۆی دەنێردرێن. هەروەک چۆن بوونی چۆڕا و بەڵگەیەکی حاشا هەڵنەگرێت لەسەر بوونی ڕەجی ئاو، بە هەمان شێوە چۆڕاوەکانی ئەبەدیەتیش بەڵگەی حاشا هەڵنەگرن لەسەر جیهانێکی ئەبەدی و نەبراوە. مرۆڤ لە ڕێگەی لە دونیەتەکانی جیهانی ناخیەوە ئەو بەرهەمانە دەچێنێتەوە کە لە جیهانی مادیدا دەستی پێیان ناگات. مرۆڤ وەها دەجۆشێت و
وەها پشت دەکاتە دنیا و هەرچی تێیدایە و وەها دەچێتە سەرووی ماسیواوە کە ئەم حاڵ و بارەی پەیوەندی ئەو لەگەڵبوونێکی لە سەر و جیهانی ئیمکانەوە نیشان دەدات. تەنانەت ئەم دنیا سنووردارەش کە بەردەوام لە وێرانبووندایە و نە لە ئێستا و نە لە داهاتووشدا نۆژەن ناکرێتەوە باڵگەیە بۆ بوونی نیشتیمانێک کە هەرگیز ڕووخان و دارمان تێیدا ڕوونادات. لەم حاڵەدا هەموو بوونەوەران لەلایەکەوە خاوەنەکەیان نیشان دەدەن و لەلایەکی دیکەشەوە ئاماژە بۆ درەخشانەوە و مەسهەریەتەکانیان لە جیهانی دواڕۆژدا دەکەن. هەروەک چۆن خانەکانی لەشی مرۆڤ لەگەڵ یەک پەیوەندیان هەیە و وابەستەی یەکدین، لە کاتی بوونی کێشە و کەم و کوڕی لە یەکێکیاندا هەمووان فریای دەکەون و کۆمەکی دەکەن. هەروەک چۆن جەستە کە خۆی لە خۆیدا لەسەر شێوازی هەرێم و ویلایەتی جیاجیا کارەکانی دەبات بەڕێوە، لە کاتی پێویستدا هەموو ئەندامەکانی دەست دەدەنە دەستی یەک و بۆ دەرنانی دوژمنی هاوبەشیان دەجەنگن و بەرگری دەکەن. هەر بە هەمان شێوە تەواوی گەردوون هەر لە بچووکترین گۆیەکانەوە تا گەورەترین نێبیولاکان کە هەندێکیان وەک دڵی گەردوون لە سینەیدا لێ دەدەن و هەندێکیان وەک چاو ڕووناچی پەخش دەکەنەوە، هەندێک جار دەچنەوە یەک و هەندێک جار گوشاد دەبن. هەموو وەک بڵێیت ئەندامە جیاوازەکانی یەک جەستن. ڕەنگە فریشتەیەکی ڕاستپێدرا و بە گەردوونی شەبێ کە ئەو ڕۆحی گەردوونە. گەردوون بە شێوازە ناوازەکەی و وێنە بچووکەکەی لە نێو مرۆڤدا بە شێوەیەکی زیندوو ئاوێنەداری بۆ ناوەکانی جەنابی حەق دەکات. هەروەک ئەندامەکانی مرۆڤ ئەویش بریندار دەبێت و برینەکانی تیمار و نۆژەن دەکرێنەوە. ئەنیشتاین دەڵێ لە گۆشە دوورەکانی گەردووندا بە نهێنیەک کە ئێمە لی تێناگەین تەنی نوێ دروست دەبن. بێگومان پاش دروستکردن و وەگەرخستنی ئەو کۆشکەی پێی دەوترێت گەردوون، جەنابی حەق هەروەک جەستەی مرۆڤ ڕێز دەویش دەگرێت و بواری ژیانی پێدەدات. ئەویش تا کاتێک ئەرکەکەی تەواو دەکات بەردەوام دەبێت لە کارکردن. تا کاتێک ئەرکی مرۆڤەکان لەسەر زەویدا تەواو دەبێت، ئەو وەک دڵێک لێ دەدات، وەک چاوێک دەبینێت و وەک خۆرێک تیشک و ڕووناچی پەخش دەکاتەوە. ئەو ئەرکەش کە خراوەتە سەرشانی بە لێبڕانی باوەڕدارێکی خاوەن هەستەوە بەجێ دەگەیەنێت. بۆ ئەمەش ئەو شوێنانەی وێران دەبن نۆژەن دەکاتەوە و لە شوێنی لە کارکەوتنی شتێکدا شتێکی ترجێ دەگرێتەوە. ئەو جیهانە دووەمینەش کە ئەم جیهانەی خۆمان ئاماژەی بۆ دەکات لە یەکێک لە گۆشەکانی ئەم گەردوونەدا بنیاد دەنرێت. ئێمە ناتوانین بە تەواوی بڕۆینە نێوناخی شتان و ڕووداوەکان و بە تەواوی لێیان تێبگەین. لە نێو ئەواندا وەک ئەو تەماشاکار و بینەرانەین کە نە لە زوبان و نە لە حاڵ تێدەگەن، هەر بۆیە هێشتا نازانین چ شتانێک دەکرێت لە شتێکەوە بێنە مەیدان. گەربێت و ڕۆژێک پێی ببین بە ڕۆحی شتان و ڕووداوەکان و لە چۆنیەتی دروستکردنیان بە تەواوی تێبگەین، ئەوە دەرگای سوودی مەزنمان تەنانەت لەو میکرۆبانەش بۆ دەکرێتەوە کە بۆسەیان بۆ ژیانمان داناوە. ڕەنگە ئەو کات کارگەی دروستکردنی میکرۆبی جۆرا و جۆر بنیاد بنین و گەورەترین سەرچاوەکانی داهات بۆ وڵاتەکانمان بدۆزینەوە. بەڵام لە ئێستادا ئێمە بە وێنەی ئەو مرۆڤانەین تەنها تەماشای ڕووبارێکی بەخۆڕ دەکەن و ناتوانن لە سوودە جۆرا و جۆرەکانی کەڵک وەربگرن. بەڵێ شتان و ڕووداوەکان دێن و دەڕۆن و ئێمەش تەنها تەماشایان دەکەین. ئەمە لە کاتێکدا کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم لە نزایەکیدا داوای پەیبردن و تێگەیشتن لە شتان و ڕووداوەکان لە جەنابی حەق دەکات و دەفەرمێت: اللهم أرنا الأشياء كما هي. خوایە حەقیقەتی شتەکانم وەک خۆی پیشان بدە. یەکێک لە ئاسۆ نمونەییەکان بۆ مرۆڤ وەربگرە و گرنگترینیشیان بەدەستێنانی توانای پەیبردن و تێگەیشتنە لە حەقیقەتی شتەکان. بەڵێ جاگەر بەم تواناییەوە لە گەردوون بکۆڵدرێتەوە، لەو دی و هەموو شت و ڕووداوێکەوە و لە پشت پەردەیەکی ناسکەوە دواڕۆژ دەبیندرێت. لەسەر زەویدا گوڵ لەگەڵ دڕک و بولبول لەگەڵ قەڵەڕەشدا پێکەون. ئەو شتانەی لە بنەڕەتدا دژ بە یەک دەردەکەون یەکدی تەواو دەکەن. لە گەردووندا هیچ ڕووداوێک یاخود شتێکی پوچ و بێمایە نییە. بۆ نمونە گەر تەواوی سەگەکانی سەر ڕووی زەوی لە ناو ببین،
ئەوە بۆشاییەک لە سینەی گەردووندا دروست دەبێت. ماوەیەک بەر لە ئێستا زانە و بیرمەندێکی ڕۆژئاوایی لە سەرزاری ڕۆژنامە نووسەکانەوە مەترسی لە ناوچوونی جۆرێک لە باڵندە و دروستبوونی کەلێنێکی ترسناکی بەم هۆیەوە لە گەردووندا ڕاگەیاند. لە نێو گوزەری گەردووندا هەموو کەس و هەموو شتێک خاوەنی ئەرکێکی تایبەتە. لەبەر ئەمە هەر شتێک لە سینەی گەردوون دەربهێنن لەو جێیەدا ناڵەی دروستبوونی بۆشاییەک دێتەکایەوە و پێتان دەڵێت کەلێنێک لە گەردووندا دروست بووە. لە بوخاری و موسلیمدا هاتووە کە سەروەری پێغەمبەران صلی الله عليه وسلم فەرموویەتی: لولا أن الكلاب أمة من الأمم لأمرت بقتلها. واتە گەرسەجیش وەک بوونەوەرەکانی دی میلەتێکی سربەخۆ نەبوونایە ئەوە فەرمانم بە کوشتنیان دەکرد. تەنانەت سەگیش وەک مرۆڤەکان بۆ خۆیان بە تەنها میلەتێکن. ئەویش ئەرچی گەورەی خستوەتە سەرشانی خۆی و کەلێنێکی پڕ کردوێتەوە. گەروانە بوایە ڕەنگە پێویست بە کوشتنی ئەو سەگانە بکرایە کە پەلاماری مرۆڤەکان دەدەن و ڕێگرن لە هاتنە ژوورەوەی فریشتە بۆ نێو ماڵەکان و کۆمەڵێک میکرۆبی زیان بەخش دەگوازنەوە بۆ جەستەی مرۆڤ. بەڵام ناکوژرێن چونکە ئەوانیش لەم کۆشکەی گەردووندا شوێنێکی تایبەت بە خۆیانیان هەیە. هێندە هەیە پێویستە شوێنی ئەوان بزانین و لە شوێنی خۆیان دایان بنین. گەر ئەوان بکوژرێن ئەو زیانەی دێتەکایەوە هێندە گەورە دەبێ کە ناتوانرێت بەری پێ بگیرێت. گەر بەکتریاکانی نێودرەخت لە ناو ببرێن پاش چەند ساڵێک شتانێکی وەها بەسەر میوەکاندا دەدەن کە چیدی ناتوانین خۆمانیان لێ ڕزگار بکەین، چونکە جەنابی حەق لە ڕێی کۆمەڵێک بوونەوەری هاوتا و هاو ئاستی یەکدیەوە هاوسەنجی و ڕێک و پێچی لە گەردووندا بەرپا کردووە. گەر ئێوە هەستن و یەکێک لەو بوونەوەرە هاوتایانە لە ناو ببەن لەگەڵ باڵا دەستبوونی تەواوەتی ئەوی دیکەیاندا ڕوبەڕوو دەبنەوە. بەڵێ گەردوون تەلارێکی وەهایە کە ئەو بەردانەی لە دروستکردنیدا بەکارهێنراون هەموو لەگەڵ یەکدیدا لە پەیوەندیدان. گەر بێت و هەستن بە دەرهێنانی بەردێکی بچووک لەو بەردانەی ئەم تەلارەیان لێ دروست کراوە ئەوە تەواوی تەلارەکە بەسەر خۆتاندا دەڕوخێنن. لەلایەکی دیکەوە ڕووداوەکان لە ژێر کاریگەری کۆمەڵێک سووری تایبەتدان. زانایەک سەلماندوێتی کە بەرهەمی دانەوێڵە لە سوورێکی 7 ساڵە و بەرهەمی ماسی لە سوورێکی 14 ساڵەدا زۆر بەپیت و بەرەکەتدارە. ئەگەر بابەتی ئەم سوورانە بەواتایەکی تەواو لە ژێر پێناسەیەکی زانستیدا لێکۆڕینەوەی دەربارە بکرێت زۆرێک لە کێشە کۆمەڵایەتی و ئابوووریەکانی مرۆڤایەتی چارەسەر دەکرێت. لە قورئانی پیرۆزدا و بە تایبەتیش لە سوورەتی یوسفدا ئاماژە بۆ ئەم بابەتی سوورانە کراوە. گوزەر و خولاندنەوەی ئەم سوورە بچووکانە لە نێوڕێسا و یاسایەکدا ئاماژە و سەلمێنەری ئەوەیە کە ئەم ژیانی دنیایەش بۆ خۆی بریتیە لە سوورێکی دیاری کراو، ئەویش ڕۆژێک تەواو دەبێت و دواتر سوورێکی دی دەست پێ دەکات. ئەو مرۆڤەی لە دنیادا لە نێو پیت و بەرەکەتدا دەژی دەچێتە نێو ژیانی گۆڕەوە کەواتای قات و قڕی هەڵدەگرێت، پاشانیش دەچێتە نێو سووری حەشرێکی ڕوون و ئاشکراوە. پاش ئەویش ژیانێکی لێپرسینەوەی پڕ ناڕەحەتی و چەرمەسەری دەبێت کە بە دوایدا سووری تێپەڕین بەسەر پردی سیراتدا دێتە پێشەوە. ئەوەی بتوانێت لەوێ تێپەڕێت و پێی بگات دەگاتە بەهەشت و ئەوەی بتوانێت بیبینێت جەماڵی جەنابی حەق دەبینێت. بەڵام لەو نیعمەتانەشدا کە لەوێ دەبەخشرێن یاخود بە پێچەوانەوە لەو سزایانەدا کە بە مرۆڤ دەچێژرێن ئولفەت و خوپێوەگرتن جێی باس نابێت. لە نێو بەهەشت یاخود دۆزەخیشدا مرۆڤ دووبارە لەگەڵ سووری جیاوازدا ڕوبەڕوو دەبێتەوە. عادی کوڕی حاتەم ڕەزای خۆی لەسەر بێت کە کوڕی حاتەمی کوڕی تەهایە بەخشندەترین کەسی سەرزەوی بووە. لە پێشدا بووەتە مەسیحی و پاشانیش ئاینی ڕاستەقینەی ئیسلامی دۆزیوەتەوە. دەڵێت جارێکیان لای پێغەمبەری خوا بووم صلی الله عليه وسلم پێی فەرمووم ئەگەر تەمەن دەرفەتت بدات دەبینیت ئافرەت بە سواری لە حیرەوە دەکەوێتە ڕێ بۆ کەعبە و تەوافی ماڵی خوا دەکات و لە هیچ کەسێک ناترسێت لە خوا نەبێت. پاشان فەرمووی گەر تەمەن مۆڵەتت بدات دەبینیت گەنجینەکانی کیسرا دەکرێنەوە. وتم کیسرای کوڕی هورمز؟
فەرمووی کیسرای کوڕی هورمس واگەر تەمەن مۆڵەتت بدات دەبینیت کەسانێک پڕ بەدەستیان ئاڵتون یاخود زیو دەهێنن داوا دەکەن کەسێک لێیان وەربگرێت بەڵام کەس لێیان وەرناگرێت هەروەها کەسانێکتان لە ڕۆژی قیامەتدا بە پەروەردگار دەگەن لەو کەسە دەپرسێت ئایا پێغەمبەرم بۆ نەناردیت بانگت بکات بۆ ڕێڕاست دەڵێت بەڵێ پاشان لی دەپرسێت ئایا ماڵ و سامانم پێ نەبەخشیت و چاکەم لەگەڵ نەکردیت دەڵێت بەڵێ پاشان تەماشای لای ڕاستی دەکات تەنها ئاگر دەبینێت و تەماشای لای چەپی دەکات بە هەمان شێوە تەنها ئاگر دەبینێت پاش ئەمانە عەدی دەڵێت من ئافرەتم بینی کە لە حیرەوە هات بۆ کەعبە و تەوافی کرد بێ ئەوەی لەخوا نەبێت لە کەس بترسێت هەروەها لە نێو ئەو کەسانەشدا بووم کە گەنجینەی کیسرایان کردەوە گەر ژیان مۆڵەت بە ئێوە بدات ئەوە ئەو شتانەی دی دەبینن کە ئەبوو قاسم صلی الله عليه وسلم فەرموویەتی بەڵێ عەدی کوڕی حاتەم لەگەڵ باسی هاتنەدی ئەو هەواڵە غەیبیانەی حەزرەتی محەممەد مستەفا صلی الله عليه وسلم دەربارەی ئایندەدا بوونی پێشمان دەڵێ کە ئەو هەواڵانەی ئەو سەبارەت بە دواڕۆژ بۆ ئێمەی باس کردووە هەروەک خۆیان دێنەدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نزای بۆ حەزرەتی ئەنەسی کوڕی مالیک کرد و فەرمووی اللهم أكثر ماله وولده وبارك له فيما أعطيته واتە خوایە تەمەنی درێژ بکە و منداڵ و نەوەکانی زۆر بکە و بیخەرە بەهەشتەکەی خۆتەوە حەزرەتی ئەنەس زیاد لە 100 ساڵ ژیا و بە وتەی خۆشی زیاد لە 100 منداڵی خۆی ناشتووە حەزرەتی ئەنەس ڕەزای خوای لێبێ دەیوت دوان لەو نزایانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی کردم بە چاوی خۆم بینیم و ئومێدەواری هاتنەدی نزای سێمیشم ئێمە لە نێو جیهانێکدا دەژین کە خوای پەروەردگار هەموو شتێکی لە نێو سووری جۆرا و جۆردا ڕێخستووە بەڵام ئەم سوور و دەورانە هەروەک شیعرێکی بێسەروا کۆتایی دێت جا جیهانی دواڕۆژ دەبێتە سەروا بۆ ئەم شیعرە و تەواوی دەکات هاتنەدی ئەو ڕووداوانەی نێو ئەم دنیایە کە هەواڵیان لێدراوە هەروەک خۆیان سەلمێنەری هاتنەدی ڕووداوێکی دیکەشن کە باوەڕداران خۆشحاڵ و کافران خەمبار دەکات مرۆڤ هەر لەگەڵ هاتنە دنیادا لەلایەکەوە دەست بە ژیان و لەلایەکی دیکەوە دەست بە مردن دەکات هەر لە دایک بوونێک هەواڵدەری مردنێک و هەر مردنێکیش هەواڵدەری لە دایک بوونەوەیەکی نوێیە گەر لە سەرنجامدا لە دایک بوونەوە بەڕووی جیهانێکی هەمیشەییدا نەبێت ئەوە بەدبەختترین بوونەوەری سەرزەوی مرۆڤە لە نێو مرۆڤەکانیشدا بەدبەختترینیان پێغەمبەران و لە نێو پێغەمبەرانیشدا وا دەخوازێت سەروەری هەردوو جیهان صلی الله عليه وسلم لە هەمووان بەدبەختتر بێت ئەمە لە کاتێکدا کە ئەو هۆکاری دروستکردنی تەواوی جیهانە و درەختی مرۆڤایەتی بۆ بەدەستێنانی میوەیەکی لەو شێوەیە نێژراوە هەموو ڕووداوەکان هەر لە هاتنی مرۆڤ بۆ سەر زەوی هەتا دەرکەوتنی پێغەمبەران لە نێو مرۆڤەکاندا لە دەرەنجامدا بوونی دواڕۆژ دەسەلمێنن لەلایەکی دیکەشەوە تەواوی ئەو بەڵگانەی خوایەتی ئەڵڵا عەزە وەجەلە و پێغەمبەریەتی حەزرەتی محەممەد درودی خوای لێبێ و گفتاری خوا و بوونی قورئان دەسەلمێنن لە هەمان کاتدا سەلمێنەری دواڕۆژیشن چونکە ئیمان شتێکی کامەڵ و گشتگیرە و پارچەکردن و دابەشکاری هەڵ ناگرێت